پەیامە سیاسیەکان لە هەولێرەوە بۆ سلێمانی ئەمجارە پەیامی جیاوازن کە لە دوای 19 ئابی 2015 و پەکخستنی پەرلەمانەوە نەبیستراون. ئێستا کە بزوتنەوەی گۆڕان خەریکی خۆ ئامادەکردنە بۆ گفتوگۆکردن لەگەڵ شاندی پارتی، دوو سەرکردەی پارتی لە ڕێی دوو لێدوانی جیاوازەوە بەشێک لە ناوەڕۆکی کارنامەی شاندە چاوەڕوانکراوەکەی خۆیان بۆ لای گۆڕان ئاشکرا کرد. هێمن هەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی و بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی و حیزبە کە پێشتر لێدوانەکانی لەسەر گۆڕان توند بوون، کۆبوونەوەی چاوەڕوانکراوی شاندی پارتی و بزوتنەوەی گۆڕانی بە سەرەتای تواننەوەی بەستەڵەکی سیاسی نێوان ئەو دوو حیزبە ناوبرد. لەلایەکی دیکەوە جعفەر ئیمینیکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە لێدوانێکی تایبەتدا بۆ ئێنارتی ڕایگەاند ئەوان بۆ سەرگرتنی دەستپێشخەریەکەی بارزانی ئامادەن هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و پەرلەمان و حکوومەت لە ناو پاکێجێکدا بخەنە سەر مێزی دانوستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکە. پارتی حاضرە ڕێکەفتنێ بکات، ڕێکەفتنەکانی بکات و ئەو چارەسەریە یعنی گرفتە هەین هەمیە چارەسەر بکات. ئەکەرە و ببینین گرفت سەرۆکاتی پەرلەمانی دانات سەرۆکاتی پەرلەمانی دات، کابینێ دانات کابینێدا، سەرۆکاتی هەرێمێ پارتی هیچ ڕۆژێکی گرفتێک نەبوو و بەحث سەرۆکاتی هەرێمێ بێتەکردن و ئەکەر گرفتێک وێرە هەیە بێتە چارەسەرکردن. بزوتنەوەی گۆڕانی ژوەک ئامادەکاری بۆ گفتوگۆکردن لەگەڵ شاندی پارتی، کۆبوونەوەی جواتی نیشتیمانی ئەنجامدا و دوای دەستنیشانکردنی شاندی گفتوگۆکانی خۆیان ڕایانگەاند کە ئامادەی هەموو جۆرە کۆبوونەوە و دانوستانێکن و بۆ کۆبوونەوەش لەگەڵ پارتیدا پرۆژەیان هەیە. جواتی نیشتیمانی بڕیاری لێدا بەوەی کە گفتوگۆ بەڕووی پارتی دیموکراتی کوردستانە دانەخرێ، لێدوانەکانی بەرپرسە ڕسمیەکانی پارتی دیموکراتی کوردستانمان گوێ لێ بووە کە ئامادەیان تیا بۆ گۆڕانکاری لە پۆستەکانی هەر سێ سەرۆکایەتێکە بە دڵنیایەوە ئێمەش هەم ئامادەین و هەم پرۆژەشمان هەیە بۆ شێوازی ئەو گۆڕانکاریە. وێستگەیەکی دیکەی شاندەکەی پارتی لە ڕۆژی دووشەمە بۆ شاری سلێمانی سەردانکردنی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامیە. یەکێتیش ڕایگەاند کە بۆ کۆبوونەوە لەگەڵ شاندی پارتیدا پرۆژەیەکیان ئامادە کردو و لە پرۆژەکەدا هاوڵاتی کراوەتە چەقی بابەتە سەرەکیەکان و دەبێت بە زووترین کات کێشە و قەیرانەکانی هەرێم چارەسەر بکرێن. جەختی سەرەکی ئەوەیە ئیتر هاوڵاتی بکرێت بە چەقی گفتوگۆ ویستی هاوڵاتی بکرێت بە چەقی گفتوگۆ لەگەڵ برادرانی پارتی بۆ چارەسەرکردنی ئەم وەزعی کە ئێستاتیان. نزیکەی 2 ساڵە کێشە و ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بە جۆرێکە کە هەر کات باز لە هەوڵێک بکرایە بۆ چارەسەرکردنی دۆخەکە ڕاستە و خۆ ئەنجامەکەی دیار بوو، چونکە سەرجەم لایەنەکان مەرجیان هەبوو بۆ کۆبوونەوە و گفتوگۆکردن، بەڵام لە ئێستادا سەرجەمیان ئامادەی خۆیان بۆ کۆبوونەوە نیشانداوە و هاوڵاتیانیش لە چاوەڕوانی کۆتایی هاتنی قەیران و کێشەکاندان. کلاسیکۆی سەردانەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئێرەیە و بۆ لای بزوتنەوەی گۆڕانە. گۆڕانیش سەرجەم ئامادەکاریەکانی بۆ گفتوگۆ و کۆبوونەوە لەگەڵ پارتیدا کۆتایی پێێنا و ڕۆژی دووشەممە ئەو کۆبوونەوەی ساڵێک و 6 مانگە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی دیکەش چاوەڕێی دەکەن ئەنجام دەدرێت. بژاردەباغ هێنارتی سلێمانی.